لە کاتێکدا نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا بە کەمتر لە $30 دەفرۆشرێت، حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی بوونەتەوە و بە شێوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا موچەی نزیکەی زیاتر لە 4 مانگی فەرمانبەرانی قەرزارە. بەرپرسانی حکوومەتی هەرێم و چاودێران لەو باوەڕێدان کە ئەم دۆخە ئابووریەی لە هەرێمی کوردستان و عێراقدا دروست بووە، هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئابووری عێراق و هەرێم فرەچەشن نییە و تەنها پشت بە داهاتی نەوت دەبەستن. بەپێی یاسای بودجەی ساڵی 2015 عێراق و ساڵانی ڕابردوو زیاتر لە 195 بودجەی حکوومەتی عێراق پشت بە نەوت دەبەستێت، هەرچەندە ئەوە بۆ سێم ساڵ دەچێت کە حکوومەتی هەرێم یاسایەکی نییە بۆ بودجە، بەڵام بەپێی بودجەی ساڵانی ڕابردوو ئەو خەرجیانەی لە ئێستادا حکوومەتی هەرێم دەیکات نزیکەی لە 195 داهاتی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوتەوە دەستی دەکەوێت. زۆرێک لە وڵاتانی جیهان نەوتیان نییە، بەڵام ئابووریەکی سەقامگیر و بودجەیەکی بەهێزیان هەیە. لێرەدا بودجەی ئەو وڵاتانە دەخینە ڕوو کە بە شێوەیەکی سەرەکی پشت بە نەوت دەبەستن بەراورد بەو وڵاتانەی کە پشت بە نەوت نابەستن. لە 195 بودجەی عێراق و هەرێمی کوردستان پشت بە نەوت دەبەستێت، هاوکات لە 192 داهاتی بودجەی سعودیە پشت دەبەستێت بە نەوت. هەندێک وڵاتی بەرهەمهێنی نەوت هەن کە بە شێوەیەکی کەم بودجەکەیان پشت بە نەوت دەبەستێت. بۆ نمونە ئێران پێشتر لە 160 بودجەکەی پشتی بە نەوت دەبەست، بەڵام ئێستا تەنها لە 133 پشت بە نەوت دەبەستێت. هەروەها لە 152 بودجەی رووسیا پشت بە نەوت و گاز دەبەستێت، تەنها لە 130 بودجەی ئیمارات پشت بە نەوت دەبەستێت و لە 170 بودجەکەشی پشت دەبەستێت بە باج و وەبەرهێنان. هەندێک وڵاتی تر هەن کە نەوتیان نییە و بەڵام سەرچاوی داهاتەکەیان لە هۆکاری ترەوە دەست دەکەوێت. بۆ نمونە بودجەی ئەڵمانیا لە 196 پشت بە باج دەبەستێت و لە 190 بودجەی بەریتانیاش پشت بە باج دەبەستێت.